بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت خۆشەویستان خۆشحاڵن جارێکی دیکە بووینەوە میوانی ماڵەکانتان هیواداری میوانێکی ڕۆحسووکی ماڵەکانتان بین بەڕێزان تەوەری بەرنامەی ئەمڕۆی دوانگەی خەڵک دەپرسین ئایا تۆی هاوڵاتی بە پێویستی دەزانیت لایەنە سیاسی ئیسلامیەکانی کوردستان یەک بگرنەوە بەرەو کار و پرۆژەی زیاتر بۆ خزمەتی هاوڵاتیان لە پێناو هاوڵاتیاندا بینیمان لە ماوەی ڕابردوودا چەند کۆبوونەوەی کرا بۆ یەکگرتنەوەی هەر سێ لایەنی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی هەروەها یەکگرتووی ئیسلامی لە داهاتووشدا چەند کۆبوونەوەیەکی دیکە دەکرێت بۆ یەکگرتنەوەی لایەنە سیاسی ئیسلامیەکان لێرەدا پرسیار ئەوەیە ئایا هاوڵاتیان پێیان باشە لایەنە سیاسی ئیسلامیەکانی هەرێمی کوردستان یەک بگرنەوە کار و پرۆژەی هاوبەشیان هەبێت پێشتر ئەگەر تاک هەر یەکێ بۆ خۆی پرۆژەیەکی بێت یاخود توانی بێتی خزمەتی هاوڵاتی بکات کاریگەری لە ساحەی سیاسی هەرێمی کوردستاندا هەبێت ئێستا هەمویان پێکەوە بە یەک دەنگێکی با بڵێن بڵندتریان هەبێت پرۆژەی زیاتریان هەبێت ئایا لێرەدا گرنگ ڕەئی هاوڵاتیانە ئەم بەرنامەیە بۆ وەرگرتنی ڕاکانی هاوڵاتیانە بزانین هاوڵاتیان چی دەڵێن لەسەر یەکگرتنەوەی لایەنە سیاسی ئیسلامیەکانی هەرێمی کوردستان لە ئایا بەدڵیانە کە پێیان باشە با بڵێن لایەنە سیاسی ئیسلامیەکان یەک بگرنەوە گرنگ وگوتمان لێرەدا ڕەئی هاوڵاتیانە بێگومان ڕەئی هاوڵاتیان وەردەگیرێت بزانین هاوڵاتیان ڕەیان چۆنە پێیان باشە پێیان باش نییە پێیان باشە چۆن بێت پێیان باش نییە چۆن بێت ئەگەر لە ڕابردوودا پێیان باش نەبوو بێت کار و پرۆژەی ئەم لایەنە سیاسی ئیسلامیانە ئێستا لە ئێستادا هەلێکی زێڕینە هەلێکی گرنگە بۆ ئەوانە ئەتوانن سەرنج و بۆچوونی تێبینیەکانیان لە ڕێگەی پەیوەندیەوە یاخود تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی پێیان تیڤیەوە بە ئێمە بڵێن بێگومان سەرنج و بۆچوونەکانی ئەوەرەگیرێت بزانین پێیان باشە پێیان باشنی ئەگەر پێیان باش نەبوو بێوەکوتمان ڕاکانیان وەردەگیرێت با لە ڕابردوودا یاخود لە داهاتوودا کار و پرۆژەیان بەپێی خواستی ئەو هاوڵاتیانە بێت ئەوانەشی کە پێیان باش بووە لێرەدا ئەمە هەلێکی گرنگە بۆ ئەوان و ئەمجا کاتی یەکگرتنەوەیانە و بە کار و پرۆژەی گەورەتر و باشترەوە دێنەوە ناو ساحەی سیاسی هەرێمی کوردستان ئایا هاوڵاتیان پێیان باشە ئەمە بکرێت پێیان باشە لایەنە سیاسی ئیسلامیەکان یەک بکردنەوە کار و پرۆژە بکەن پێکەوە بەڕێزان ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤی سەرنج و بۆچوونی تێبینیەکانتان بۆ ئێمە بنێرن بێگومان من لێرەدا بەشێکی دەخوێنمەوە بەشێکی دیکەشی وکو ئێستا کە دیارە لەسەر شاشەی پەیام بە دەردەکەوێت هەروە دەتەوێت لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە پەیوەندیمان پێوە بکەن و پێکەوە من و ئێوە گفتوگۆی ئەم بابەتە بکەین ڕێی ئێوە وەربگرم بزانم پێتان باشە لایەنە سیاسی ئیسلامیەکانی هەرێمی کوردستان یەک بگرنەوە کە هەر دوولایەنی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی دروستکەری بزوتنەوەی با بڵێن دروستکەری ئۆپۆزیسیۆنێکی فعلی بوون لە هەرێمی کوردستاندا دروستکەری ئۆپۆزیسیۆن بوون لە هەرێمی کوردستاندا ئەچینە لای هەندێک لەو کۆمنتانێکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤیەوە بۆمان نێردراوە کێمان لەگەڵا کاک ئیدریسمان لەگەڵا لە سێ ساڵقەوە فەرموو کاک ئیدریس پێم وابێت پەیوەندیەکەی کاک ئیدریس بڕا بەڵێ بەڕێزان ئەچینە لای هەندێک لەو کۆمنتانێکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤیەوە بۆمان نێردراوە تاهیر یاسین دەڵێت ئەگەر ئیسلامیەکان کاری هاوبەشیان هەبێت کاریگەریان زیاتر دەبێت لە کۆمەڵگادا یەکگرتنەوەی لایەنە سیاسی ئیسلامیەکان تەنها بۆ سیاسەتکردن نییە بەڵکو با بڵێن خلافێکی زۆر هەیە لە بینی با بڵێن لایەنە ئاینیەکاندا بۆ چوونە ئاینیەکاندا ئەم یەکگرتنەوەش ئەبێتە هۆی کۆکردنەوەی ئەو لایەنە ئاینیانە ئەو بیرکردنەوە ئاینیانەی کە لە پێشتردا هەبوون و لە ئێستاشدا هەن بۆیە هەر کارێکی بێگومان کارێکی باشە بەڵام هەر با بڵێن پەیوەندی بە خزمەتکردنە بە ئیسلام خزمەتکردن بە هاوڵاتیان وەکو کاک تاهیر یاسین دەڵێت ئەگەر ئیسلامیەکان کاری هاوبەشیانە بێت کاریگەریان زیاتر دەبێت لە کۆمەڵگادا کاریگەری لە ساحەی سیاسی هەرێمی کوردستاندا بێگومان کاریگەری زیاتریان دەبێت لەبەرەوەی پێکەوە یەک دەگرنەوە میر هەڵەبجەی دەڵێت هەرگیز ئێوە نیوەی
ئێوە نیوەی هەمیشە دزی یەکترن سەیریشە یەک بن لە نازم کۆمنتەکەی تۆزێک سەیرە ئەچینە لای پەیوەندێکی تەلەفۆنی پێما بێدەم کۆمنتە چەند هەڵەیەکی تایە کێمان لەگەڵا کاک سەرکەوتمان لەگەڵا لە کەرکووکەوە فەرم کاک سەرکەوت کاک سەرکەوت ئەگەر بتوانی دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکەی بۆی باشی گوێم لە سەوتی جەنابەت بێت فەرموو پێم وابێت کاک سەرکەوتیش پەیوەندیەکەی پشڕا بەڵێ بەڕێزان چین لای کۆمنتێکی دیکە ئەم کۆمنتیان پێم وابێت چەند هەڵەیەکی تیا بوو علی نەوزاد دەڵێت بەڵێ هیوادارم ئیسلامیەکان پرۆژەی زۆریان هەبێت بۆ چارەسەرکردنی قەیرانەکان چونکە ئیسلامیەکان با بڵێن بکارێکی تایبەتی سیاسین بەڵێ بەڕێزان ئەمە ڕەئی یەکێک لە هاوڵاتیانی کە کۆمنتی بۆ نووسیوین دەڵێت هیوادارم ئیسلامیەکان پرۆژیان هەبێت بێگومان لە ماوەی ڕابردووژە پرۆژیان هەبووە هەرێکە و تاگلایانە بۆ خۆی کە پرۆژیان هەبووە بەڵام نەگەشتۆتەوەی کە پرۆژێکی هاوبەشیانە بێت ئەم یەکگرتنەوەی لایەنە ئیسلامیەکان پرۆژەی هاوبەشیانە بێت هەتا یەکگرتنەوەشیان لە چاوەڕێیەکرێت بۆیە هاوڵاتیان ئەوانەی لەم کۆمنتانەدا هاتوون بە ئومێدەوە باس یەکگرتنەوەی لایەنە سیاسی ئیسلامیەکانی هەرێمی کوردستان دەکەن بۆیە تۆی هاوڵاتیش گرنگە ڕەئی خۆت هەبێت بۆیە ئەچینە لای پەیوەندێکی دیکە کێمان لەگەڵا باوکی عەبدوڵڵا لە هەولێرەوە فەرموو باوکی عەبدوڵڵا السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. براي طبعا أصل وكم مسلمان يقربن بزوك واقعك أوروكا هي واشتشكيها طبعا أما وكم مسلمان في خوش حال كوا لاني إسلامي كان سواكو الإسلامي كان يعني أواني كمثلا كفايتي مسلمان إسلاميين يقبقرن لبد أوي يقو هيزوق وكان زيادة دبيتن ئەوەی دانەوێتن بیکەم باشتر لە بنان مێسەر دەبیسن خەڵکانش لەوانەیە زۆر بڕوو و بەهانیان هەیە دەرن تەماشاکەن ئەوانە مسلمان و ئیسلامیەکانن یەک ناگرن یان چەند عەرز بکەن ئەو بیانوش دەبڕن زە ئەمنوکە خۆم عەرز دەکەم یەک بگرنەوە ئینشاءالله موفق دەبن بەس بەکار و کردەوەی چاک زیاتر خزمەتکردن بچنە ناو جەماوەر نەک لێی لە خەڵکانێک بکەن بخۆشن ئەوهان نەبن کە باوکی عەبدوڵڵا پێ دوایە پێشنیاری تۆ چییە بۆ ئەوان بەڵێ باوکی عەبدوڵڵا نازانم فەرموو باوکی عەبدوڵڵا پێشنیاری جەنابەت چییە بۆ ئەوان یعنی کار و پرۆژیان چۆن بێ بەڕای تۆ پێت باشە تۆ پێی ڕازیە بیت هاوڵاتیان بەگشتی پێی ڕازیە بن تۆ ڕای تۆ چییە لەسەر کار و پرۆژەی ئەوان ئەمن بەگشتی قسان دەکەم وەکو مسلمان بەتایبەتی کە خۆی بە ئیسلامی دەرنەوە پابەند بە ئیسلام دەبی بەکردەوە ئیشەکانی جێبەجێ بکاتن ئەڵێ ئێستا لۆ نمونە ئەوانە سەرکردن ئیسلامینە ڕۆژێک لە ڕۆژان بوونە پاسەوانە چ بەربارەکەەکەی خۆیان ئەوە مهمە یعنی گرنگە بەکردەوە پەیڕەوی بکەن لەوەی خەڵکی خۆی خەڵکە چاوی لێ بکاتن یعنی کردەوە بوون لە کارەکانیان بەڕاستی ئەوە زیاتر خەڵک وەلێ دەکاتن کە سیقە و متمانەی بەوانە هەبیتن بەڵێ سپاس بۆ باوکی عەبدوڵڵا لە هەولێرەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ باوکی عەبدوڵڵا شێکێک بوو لە هاوڵاتیانی کە وتمان لەگەڵ یەکگرتنەوەی لایەنە سیاسی ئیسلامیەکاندا هەبوو وەکو وتمان ئەویش وتی کە بەگشتی بۆ مسلمانان پێیان خۆشە پێیان باشە کە ئەم مسلمانانشی کە لە مەسەلەن لە ناو لایەنە ئیسلامیەکاندا نەبن هەموویان پێیان باشە لایەنە ئیسلامیەکان یەک بگرنەوە یەک دەست کار و پرۆژەی ئیسلامیان هەبێت سیاسەت بکەن لە هەرێمی کوردستان کاریگەری زیاتریان دەبێت بێگومان بە یەکگرتنەوەی ئەوان کۆمەڵگا با بڵێن ئومێد ئەکرێتەوە بەبەریا پێی خۆشە بێت بەڵام گرنگ ئەوەیە لای ئەوانش گرنگەوەیە کە لای لایەنە سیاسی ئیسلامیەکان گرنگ خزمەتکردنی هاوڵاتیانە بەڵام ئایا هاوڵاتیان دەڵێن چی لەم بارەیەوە هاوڵاتیان پێیان باشە چۆن پرۆژە بکەن چۆن سیاست بکەن چۆن بێت بەدڵی هاوڵاتیان دەبێت هاوڵاتیان دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە پەیوەندیانی کە لە سەر شاشەوە دیار پەیوەندیان پێ بکەن ئێستاشین لای یەکێک لەو پەیوەندیانە کاک میرامان لەگەڵە لە هەولێرەوە
السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك میران. بەڕێزم بەخۆی خوای گەورە ئێمە مادەم ئێوە بە ناوی ئیسلامی لە هەر سێ حیزبەکە دەرێ خوای گەورە ئینسانی زیرەک و بە جورئەتی خۆش دەوێت. من پێم باشە ئێوە زیرەکچەکەتان هەیە بەڵام وەکو من پێم خۆشە سەرداریش بن بەڕاستی چونکە ئێستا ئەوڕۆ کوردستان زروفی ئێرە سوید نییە هەموو شت بە قسە بەخۆ پیشاندان و بۆ شتانە هەر دوونێ دیتمان مامۆستای زانکۆچی بەسەر هات. من پێم باشە ئێوە سەرداری خۆتان هەبێ خاص بە خۆتان چونکە ئێوە ئەگەر سەردارتان هەبێ ڕەدتان لێ ناکرێ ئەو شتانەی کە دەتانەوێ بیکەن بە ئەوەی خۆتان بێکەن. خوای گەورە شەر ئینسانی زیرەک و بە جورەتی خۆش دەوێت. ئەوەی لەگەر ئێوەیە لە خوای گەورە بە زیادێ هەم بە ڕووی دینەوە شێمە بەخۆی دەرێت دنیا بە دین جوانە دین بە تێگەشتنەوە دینەکەی تاوا تێگەیشتووە لە خوای گەورە بە زیادی ئەوەی لەگەرتانە مامۆستای زانکۆ تێگەیشتی و یعنی بای هەندێ ئەوەی هەیە یعنی ئەو فکر و مێشکە هەیە کە ڕێژی ڕاستی گرتو لەگەر ئێوەی ئیسلامیەکان بەڵام من وەکو پێشنیارێک پێم خۆشە ئێوە هێزی سەگراتان نەبێت بۆ ئەوەی کەس نەتوانێت خاستن ببوورە کاک میران چیمان هەبێت لە قسەکە جوان تێناگەم بەڕێ چیمان هەبێت فەرموو چیمان هەبێت دەرم حەز دەکەم ئێوە وەکو پێشنیار هێزی سەردارتان هەبێت سەردار چونکە کەس نەتوانێت ڕەتتان لێ بکە بۆ نمونە ئێستا بزنێ گۆڕانە بەلەوە سەرداری نیە سەرش پەرلەمان جەبڕە ئێوە سبەینێ پۆستێکی وا بتاندرێت پێدوانیە کاک میران ئەو کار ناتوانن کاک میران پێدوانیە لایەنێک هێزی چەکداریە بێ هەموو لایەنەکانی هەرێمی کوردستان هێزی چەکداریان هەبێت بە نمونە لایەنێک خەتری لێ بکرێیان نەحەقێکی بەرامبەر بکرێت بە چەک وەڵام بدرێنەوە یعنی بە چەک وەڵامی یەکتر بدرێنەوە پێدوانیە زروفی هەرێمی کوردستان پشێوێت یاخود بڵێن کۆمەڵگەی کوردی بە گشتی پشێوێت و شەڕی براکوژی دروست بێتەوە کۆمەڵی ئیسلامی دڵیاتەکەمەوە لەوە دەترسێت نەگیچی تر بۆ خودایی بەڕێزم کۆمەڵی ئیسلامی لەسەر ڕێزکەچی زۆر زۆر دەستخۆشیتان لێ دەکەم من وەکو پێشمەرگە دەستخۆشیتان لێ بەڵام بوا چاکە ئێرە کوردستانە زنا ئێرە دارستانە حکمی دارستانە قەرەقوشە ئەتوو بەتەمای وەڵڵاه دوو ڕۆژێکە ئەمە دوعا لەوانە دەکەین دوو ڕۆژکە دەبی کوڕەکانیان دەبی برێ سەد خۆزگە بە کفن دز یعنی دەبی خۆزگە بەوانە بخوازی بە ئەولادەکانیان ئینشەڵڵا ئەوگریاوەندە درێژ نابی وەکو سەدام و کوڕی سەدامیان بەسەر دێت بەڵام من پێم باشە ئێوەی ئیسلامی هەستێکتان بۆ نازانم یەکگرتو نازانم وەڵڵاهی وەکو مەسەڵی هاتێ لەگەر ڕێزم بۆ هەر هەموو یەکگرتووە بە ڕێزەکان بەڵام حەقوای ئەوان خۆیان بە یەک جار یەکلاکەنەوە خەرت دەرێ نازانین یەکگرتو نێریان مەیە من پێم خۆشە ئێوە بە جورئەتە وەڵێ کۆمەڵی ئیسلامی هەموو سیفەتێکی باش تێدایە من دەستخۆشیتان لێ دەکەم لە یەک بە یەکتان هەر لە سۆران عومەر و مامۆستا عەلی باقیر و هەمووتان بەڕاستی بێدای فەخرن لە کوردستان بەڵام شتیوان ناکرێت بە خۆشی ناکرێت حکمی قەرەقوشە دارستانە سەقەڵە ڕیویە کەمتیارە ئەوانە حکم دەکەن ئەو هەموو مامۆستا پرۆفیسۆر و مامۆستای زانکۆ و دکتۆرانەمان هەیە هەمووی لە مارێ 400,000 مەعاشی هەیە کفر نییە 20 سات چاو کشتی لە سەدانە کابرای نەخیندەواریش بەکەیف خۆی کە تەنای ئەو هەموو داهاتی سەروەتی ئەو کوردستانە کەس نازانێت چی لێ دەکەن ئەوە ڕۆژێ بە ڕۆژێش ئەوە لە خەرک وەردەگری غەراماتی نازانن پێ دوایە بەیەگرتەوەی ئەم لایەنە سیاسی ئیسلامیانە ئەوانەی ئەو پێشنیارەی جەناب بکرد ئەو مشکلانەی کە جەنابت فەرموود پێ دوایە چارەسەر ببێت ئەوەن دەبدات ئەوەن دەمەدا قشتلانە ئەوەن دەبدا ئەو شتانەشیان لێیان دەوەشێتەوە داگوۆیە بەخۆی من پێم باشە ئەگەر سەردارتان هەبێ دەستخۆشتان لێ دەکەم دەشتانم بیکەنە ئایدی حکومەتی عێراقان کە هەر ناوەکی لێ دەنێن ئەگەر بۆ پاراستنی کوردستان بێ لیواتان هەگە سەر بە عێراق شانازیە ئەوەی دەرێ جاشا یان جاشاتیە ئەوە بەخۆی بابل جاش بووە. سپاس بۆ کاک میران لە هەولێرە لەگەڵمانە بووی کاک میران سپاس بۆ پەیوەندیەکەت ماندووبوونی پێشمەرگێکی وەکو جەنابەت ڕێز لێگرین کاک عەلیمان لەگەڵا لە شێخانەوە فەرموو کاک عەلی. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك علي فرمو براسي ما تما خوش يعني يقبيني إسلامي كان يقولوا إسلامي كان يعني كان حتى بيجي باشا بلى يعني في ويسا لسر أنا بس إسلامي كان بلى في ويسا لسر هذا الشبكان يعني زوربوني حزة كردستان براسي وقت وزايكي سياسي لها بلى أي زوربون حزة كردستان وقت وزايكي برأي من وقت وزايكي سياسي لها في ويسا لها الشبكان يعني أوان شيء بكده
کاک عەلی لە پێشتردا پرۆژە و کاری لایەنە سیاسی ئیسلامیەکانت بەدڵ بوو ئەوانەی کە مەسەڵەن بە تاک لایەنە مەسەڵەن کۆمەڵی ئیسلامی بۆ خۆی سیاسەتی کردووە و یەکگرتووی ئیسلامی هەروەها بزوتنەوەی ئیسلامیش کار و پرۆژەی ئەم هێزانەت بەدڵ بووە؟ پێم خۆشە هەمی لایەنەکانی شوای بگرن پێم خۆشە هەمی لایەنەکانیش ئەوە یەک بینانەبی لایەن ئیسلامیەکانیش ئەی پرۆژان هەیە گەرەکیان یەک بگرن بەڕاستی کارێکی حسابێکی باشە. کاک عەلی سیاسەتکردنی و خەباتکردنی ئەوانت لەم ماوەیەدا بەدڵ بووە هەرێکە لە هەر هێزێک ئیسلامی بۆ خۆی با بڵێن یەکگرتووی ئیسلامی هەروەها کۆمەڵی ئیسلامی کار و پرۆژەی ئەوانت پێ باش بووە؟ پرۆژە حسابێکی باشە. پێت وایە بە یەکگرتنەوەیان ئەو کار و پرۆژانە گەورەتر و باشتر و بەهێزتر بێت؟ بەیەگرتنیان کاریگەریان لەسەر کوردستان بە یەکگرتووی ئەی سێ حیزبە کاریگەریان لەسەر کوردستان زۆرتر دەبێت بەس بە شەرتێ بە شەرتێ دەبێت ئامادەکاری بوو ئەی یەکگرتنە بکرێت ئەگەر بێت و ئامادەکاریە جوان بۆی نێتەکردن ڕۆیشتە ئەی سێ حیزبە یەکیش بگرن لێک هەر لەوە شێتەوە جارێت. کاک عەلی جەنابەت وەکو هاوڵاتیەک پشتگیری ئەم یەکگرتنەوە کەیت ئومێدت بەم یەکگرتنەوەیە هەیە؟ مەسە بوو نمونە کۆمەڵی ئیسلامی لەناو ئەندامان خۆی وا تێبگێنێ دەنگ ناگە کاکی دەبێت کۆمەڵی ئیسلامی ئەندام خۆی وا تێبگێنێ کە یەکگرتنە کارێکی باشە یەکگرتوو ئەندامگەر خۆی تێبگێنێ بزۆتەوە ئەندام ئیسلامی ئەندام خۆی تێبگێنێ ئامادەکاری بە جوانی بۆی بێتەکردن بەلای کەمیەوە 3 سال ئامادەکاری بۆی بێتەکردن بۆ ئەوی ئەگەر یەکی گەر لەوە شێتەوە. زۆر سپاس کاک عەلی سپاس بۆ پەیوەندیەکەت. ئاچینە لای کاک محەممەد لە سلێمانی. کاک محەممەد فەرموو. بەڕێزیان باشیە؟ سپاس دەکەم کاک محەممەد. من لەوەیە زۆر لەسەر و بابەتە قسە نەکەم بەس تۆزێک هەر پەیوەندی بەو مەسەلەوە هەیە. بەڵێ فەرموو. ئەو مەسەلەی ئەو ڕیفراندۆم و شتانە ئێستا بڵێن زۆر باوە. بەڵێ. یا بڵێن بەتایبەت ئیسلامیەکان شەرت و شرووتیان زۆر کەمە بۆ بەشداریکردن لەو پێمە بێت کاک محەممەد پەیوەندیەکەی پشرا. کاک محەممەد هیوادارین پەیوەندیمان پێوە بکەیتەوە بێگومان پەیوەندیەکەت وەردەگرین پێما بێتەوە پەیوەندیە لای خۆیەوە پشرا. کاک عەبدوڵڵامان لەگەڵە لە خۆشناوەتیەوە فەرموو کاک عەبدوڵڵا. سلام علیکم باشە. عەلەیکم السەلام وڕەحمەتوڵڵا کاک عەبدوڵڵاگیان. کاک عەبدوڵڵاگیان فەرموو. دەستخۆشی و بەرنامەت لەکەم وەڵای لەبارەی ئەو بەرنامەی کە داد لە ئەمن حەزم لێ نییە یەکدی بگرنەوە لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی زۆرترین خەڵکی بەهێز و خەڵکێکی باشی هەیە بە تایبەتی بەرامبەر ئەو نەحەقێکە هەیە بەس بەداخەوە هەند لەناو کۆمەڵیش هەندە خەڵکی توندڕەویا تێداگەرە و توندڕەوەکانیش نەمابان باشتر بوو لەبەرەوەشم حەزینە لەگەڵ یەکگرتووی و گرتنەوە چکۆوانە دوو حیزبی بەرەوە فاشلیاتن بەروە حیزبیاتنەویش ئەجا ئینشاءڵڵا یەکدیان ناگرنەوە لەگەر و کۆمەڵ هەرەوە بەردەوامە بی بەڕای خۆم ئەمنی کۆمەڵیش نیمە بەس بەڕای خۆم کۆمەڵ لەو دەگدانەی 100% وە پێش یەکگرتووشەکەویتەوە. بەڵێ کاک عەبدوڵڵا بۆچی پێت باش نییە یەک بگرنەوەیانی؟ کاک عەبدوڵڵا بۆچی پێت باش نییە یەک بگرنەوە ینی باست لە چەند شتێک کرد کە شتێکی زۆر با بڵێ ڕامزی و بەسیتن یعنی لەبەر ئەم شتانەیە کە پێت باش نییە بگرنەوە پێت وانییە کاریگەری زیاتریان لەسەر حکومەت و دەسەڵات هەبێت؟ لەبەرەوە ئیرادەیان ئازانی ئیرادەیان کاکە بەڵێ خوا ئاگادارە ئیرادەیان نەغیرەتیشیان نییە. بەڵێ هەندە خەڵکی ئازا هەندی چاونەترس بە تایبەتی مامەستا عەلی بە هەندە خەڵکی دیش خەڵکێکی دڵسۆز و چاونەترسیا هەیە کۆمەڵی ئیسلامی بەس لە بەدیلی ئەوەی هەندە خەڵکی توندڕەویشیا هەیە ئەگەر توندڕەوەکانیش نەمابان کۆمەڵ بەروە پێشە ئەگەر لەگەرەوە یەکدی بگری 100% ئیستا پشتەوە. بەڵێ بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڵڵا لەگەڵمانە بووی. کاک عەبدوڵڵا سپاس بۆ پەیوەندیەکەت. ئەمەش ڕێی هاوڵاتیەکی تر بوو ڕێیم جیاوازتر بوو پێی باش نەبوو لایەنە ئیسلامیەکان یەک بگرنەوە. ئاچینە لای کاک جەلیل لە سەساغەوە فەرموو کاک جەلیل. سلام علیکم. عەلەیکم السەلام ڕەحمەتوڵڵا کاک جەلیل. سلام علیکم ئاوسەگیان. بەڵێ کاک کۆچینەوە بەرنامە جوانە ئەکەم. زۆر سپاس کاک جەلیل.
والله من پێم باشە زۆر بەزووی یەک بگرنەوە چونکە ئەم دوو حیزبە یەک بگرنەوە ئاشتی و ئازادی و سێ حیزب کاک جەلیل بزوتنەوەی ئیسلامیشی تایە هەر سێ حیزبە لایەنە ئێستا بەڵێ کاک جەلیل وتم سێ حیزبە یعنی بزوتنەوەی ئیسلامیشی تایە کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی و هەندێک لە کەسایەتی و ڕێکخراوە ئیسلامیەکانیشی تێدایە ئینشاءالله زۆر پێمان خۆشەوە زۆر پێمان خۆشەوە زۆر دڵخۆشین بەوەی کەوا ئەو سێ حیزبە یەکتری بگرێتەوە ئەگەر ئەو سێ حیزبە ئیسلامیە یەکتری بگرێتەوە ئاشتی و ئازادی و برایەتی و خۆشەویستی و تەبعی لەناو کوردستانە جێی خۆیەکرێ چونکە ڕاستگۆن درۆ ناکەن دەخواترسن دەستپاکن دڵسۆزن. کاک جەلیل لە پێشتردا با بڵێن لە ئێستادا کە هەر لایەنە و بۆ خۆی کار دەکات پرۆژە هەیە ئەندا پەرلەمانی هەیە لێیان ڕازی بوویت؟ وەڵی زۆر لێ ڕازیم زۆر دڵخۆشی پێیان پێدوان نییە ئێستا ئەگەر یەک بگرنەوە باشتر و بەهێزترە بن لە ساحەی سیاسی هەرێمی کوردستاندا؟ بەڵێ وەڵی نەکانی زۆر لای من واسانی قسەکانی ناگاتە من بەڵام فەرم قسە بکە دەی فەرم کاژدار بەڵام زۆر دڵخۆشین دوعامان وایە لە خوای گەورە برایەتی و خۆشەویستی بخاتەنەوە ئەم سێ حیزبە یعنی برایەتی تەواو بۆ دڵسۆزی و بۆ خۆشەویستی کوردستان. سپاس بۆ کاک جەلیل سپاس بۆ پەیوەندیەکەت کاک جەلیل. بەرەو کەرکووک گەڕۆین و باوکی چیەمان لەگەڵا فەرموو باوکی چییە؟ سڵای خواتان لێبێت. سڵای خوا لە جەنابێت. دەستخۆشی بەرنامەکەتان لێکم. زۆر سپاس. هیوادار ماوە هەردەم بەرنامەی ڕاستە خۆتان نەبێ لەبەرەوەی هاوڵاتیان ڕاو بۆچین و خۆیان دەربن بەرنامەیەکی زۆر جوانە دەستان خۆش بێت. زۆر سپاس دەکەم باوکی چییە؟ سپاس. من داواکارێکمە لەلایەنە ئیسلامیەکان ئەبێت مەسەڵەن سیاسەتێکی تازە بەکاردێرن لەگەڵ ئەم سەردەما بگونجێت چی دیتر فکری لە زمانی کۆن نەکەنەوە یعنی ئێمە ئیسلامیەکان من ڕەخنەیەکمە وەکو خۆم ئیسلامیەکانمان ئەمەی بە حەرزی حەزبەکەی کوردستان ئەمەی بە قسەی علەمای عارەب و خەڵکی عارەبەکەن ئەمەە ینی ئێتمامە بە کوردستانی خۆمان نادە من ئەم گلەیە من داواکەم لە ئیسلامیەکان زیاتر نیشتیمانیانە بن زیاتر دڵسۆزانە من بەڕاستی جێ دەستیان دیارە بەرنامەی جوانیانەیە دوو حزبی ئیسلامی جوان من دەستخۆشییان لێکم خاڵێکمێ لە سەری بام و کوردستان زانی جیشانازیە بۆ دوو حزبی ئیسلامی لە کوردستانە تا ئیسا ئەندام پەرلەمانێکی دزنیە وەزیرێکی گەندەڵنی ئەمە بخۆی لە خۆیدا جێ دەستخۆشی من دەستخۆشیتان لێکم هیوادارم نیشتیمانیانە بن زیاتر دڵسۆزیانە بن زیاتر ئیشی جوانیان بێ بۆ یەکگرتنەوەیانیش من قەنەعەتم وایە شەرنی لە سەداسەد یەکتری بگنەوە کارێکی جوانە بەس ئەبێ ڕازی بن یعنی بە یەکتری ئەگەر یەکتریش نەکەن بەس ڕازی بن لەگەڵ یەکتری ئیشەکانیان قسە بە یەکتری نەکەن لەگەڵ لایەنە ئیسلامیەکان ترە ئیش جوانیان بێ لەگەڵ حەزبەکانی ترا مەسەڵەن یەکێتی پارتی بە دڵسۆزانە بێنە بەرەو ئیشەکانە بگەم دەستخۆشیدان لێکم و سپاسانەکەم. سپاس بۆ باوکی جیا سپاس بۆ پێشنیارەکەت سپاس بۆ تۆ کە لە کەرکووکەوە لەگەڵمانە بووی. بەڕێزان کێمان لەگەڵا؟ کاک عوسمانمان لەگەڵا لە سلێمانیەوە فەرموو کاک عوسمان. کاکە گیان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. زۆر سپاس بۆ تۆ کاک عوسمان. برادە ڕێزمەڵای پێویستە بەڕاستی زۆری وەکو واجب وەکو فەرز وایە بەڕاستی ئیسلامیەکانێک بگرن. چونکە ئەگەر قسە لەگەڵ هەر کەسێ بکەی لەگەڵ هەر لایەنێکا بکەی لەگەڵ هەر ئەیەوە کەی ئەیەوە بۆ یەکردناگرن ئەیەوە خۆ یەک بەرنامەتان هەیە یەک قورئانتان هەیە یەک ئێوە ئیسلامن و ئێمە هاوڵێن ئەلمانی ئێوە خۆ ئیسلامن ئەی لەبەر چی نازانم یەکردناگرنەوە چیە مەسەلەکە من وەم ئەگەر یەک نەگرنەوە لە ترسانایە یا لەبەر خاتری مەنسەب و کورسیە ئەگەر گوڵانە بێ بەڕاستی هیچ عیزەتێک نییە لەو ئیسلام بەڕاستی عیزەت هەموو کات و هەموو سەردەمێک لە یەکگرتو و لە یەکدەستی و لە یەک زیاد بووە. بەڵێ سپاس بۆ کاک عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی. کاک محەممەد لا قەڵاتجێەوە فەرموو کاک محەممەد. براکەم دەستخۆشی و بەرنامەتان لێرەکەم. سپاس دەکەم کاک محەممەد. سڵاو و ڕێزم هەیە بۆتان. زۆر سپاس. دەستخۆشی لە ئەو مەڵەفا هەمە سۆرانی دەکەم
پێپەنجەی دیارە زۆر یعنی زۆر هەمولەدا لەگەڵ بە تایبەتی بە پەرۆشەوەی بۆ میلەتی و لەگەڵ هەزاراندا بەڕاستی کاک عەلی ئەحمەد ساڵحیشی گۆڕان دەستخۆشیان لێ دەکەم. چ پێشنیارێکت هەیە جەنابەت باسی کاک سۆرانت بەرنامەیەکی تایبەت سازکەن لەبارەی مووچەی ئەو بێوەژوو پەککەوتوو پیرە کاک محەممەد بەڵێ کاک محەممەد بەردەوامە فەرموو. بەردەوام بۆی دەستخۆشیان لێ دەکەم کە بەرنامەیەکیان ساز کرد بایە و لێکۆڵینەکەم تا ئەو حکوومەتە تاکەی یعنی مووچەی ئەو فەقیر و فەقاراتەی دەخوا و نایگێڕێتەوە بۆ ئاوا لەو خەڵک و هەژار و فەقیرەی دەکات. بەڵێ پێشنیارت چییە بۆ لایەنە سیاسە ئیسلامیەکان کاک محەممەد؟ بەڵێ وڵات دەستخۆشی لە هەموو لایەنە ئیسلامیەکان دەکەم بە تایبەتی کۆڵدۆم پێپەنجەی دیارە سڵاو ڕێزمێ مۆسا عەلی باپیریش دەستخۆشیان لێ دەکەم وەڵی زۆر ینی پێپەنجەیان دیارە و دەستخۆشیەکە گرتی ئیسلامیش دەکەم و هیواداریشمەوە سێ حیزبە بزوتەوە ئیسلامی کۆمەڵ ئیسلامی و یەکگرتو کە یەکتریان کردباوە زیاتر بەهێز دەبوون بەسەرەوە حیزبەکانی کەدا و بەڕاستی یەکتر گرتو بن زۆر باشە و دەستخۆشیان لێ دەکەم. سپاس بۆ کاک محەممەد لەگەڵمانە بووی کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت. ئەچینە قەڵاتجێ و کاک ئەحمەدمان لەگەڵای فەرموو کاک ئەحمەد. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله كاك أحمد. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس کاک ئەحمەد. خۆڵ دەم ئەگەر حیزبە ئیسلامیەکان کاری هەڵبەستان هەبوو یەکتر بگرنەوە. بەڵێ کاک ئەحمەد ئەگەر بتوانیت لە جیازی موبایلەکەتەوە گوێت لە من بێت دەنگی تەلەڤیزۆنەکەم بۆکس کە حەزت نەبێت. بەڵێ بە شتێکی گرنگی دەزانم ئەگەر حیزبە ئیسلامیەکان یەکتر بگرنەوە چونکو بە تایبەت لەو قۆناغەدا زۆر پێویستێکی گرنگدا بۆ کوردستانیەکان هەر پێشنیارێکت هەیە بۆیان کاک ئەحمەد؟ بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت. باوکی ئەحمەدمان لەگەڵا لە دووس خورماتەوە فەرموو باوکی ئەحمەد. باوکی ئەنەس سلام علیکم. باوکی ئەنەس فەرموو باوکی ئەنەس. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. بەخێری بەرنامەکەت بێنم. زۆر سپاس. وەڵاجی خۆشحاڵی ئەگەر لایەنە ئیسلامیەکان بتوانن یەک بگرن بەڵام ئەگەر معنای ئەوەش نییە کە یەک نەگرن تەواو کاری ئیسلامی تەواوەیە بەڵنیایەوە بەڵام پێمان خۆشە کاری هاوبەشە نەبێ و هەرشیانە بەبەردەوام. بەڵێ ئەوەی جێ شانازیە لایەنە ئیسلامیەکان تا ئیسا ئەوە چەند ساڵ لەوەتەوە زیاتر کاری ئیسلامی پەشەویستن لە کوردستانە تا ئیسا شتێکیان نەکردەوە بەرامبەر بە یەکتری کە جێ پرسیار بێت بێگومان الحەمدولله ئەوە جێ شانازیە والحمدلله لایەنە ئیسلامیەکان جێدەستیان لێرە لە حکوومەتە کە ئەوەی کە پیان دراوە لە حکوومەتە بنمونەی کۆمەڵی ئیسلامی دۆستم کە خۆم کادری کۆمەڵی ئیسلامیم یعنی الحمدلله يعني تحداكن بتوانین بجوکترین گەندەڵی لە کارمەندەکانی لە وەزیرەکانی کۆمەڵی ئیسلامیە بتوانن پەنجە بخەنە سەر پێت. بەڵێ الحمدلله کۆمەڵی ئیسلامی توانێتی لە یەکی 2014 کە بودجەی لێ بڕیاها هەتا ئەم ساتەوە هەتا کادرێنیای موچاوە نەگرۆ بەردەوامن لەسەر ئیشی خوێنەوە و ئامادە هەتا دوحەلاتی هەر بەردەوام بن. بەڵام ئەوە غەیرە ئیسلامیەکان ئەگەر ئەبیسم بعد التعلیق ئەوە سریەت داهات وقتی ئەم وڵاتە دەستیانە ئەو سەج گەندەڵن و خەم لەپیان دەم بۆ تاگەیاندووە. باشە باوکی ئەنەس جەنابە دووکو کادرێکی کۆمەڵی ئیسلامی بۆ چوونت چییە؟ ینی دڵخۆشی بە یەکگرتنەوەی لایەنە سیاسە ئیسلامیەکان دڵخۆشی بەم لێک نزیک بوونەوەیان پێشتریش لێک نزیک بوون کاری هاوبەشیان نەبوو بەڵام ئێستا وەکو ئەوەترێت کە زۆر بە جددیترن و هەنگاوەکانیان بە پەلەتر و گەورەترە دڵخۆشی بەم یەکگرتنەوەیە؟ تاکید زۆر دڵخۆشم یەکێکە لە ئاواتەکانمان ئەوەی ئاواتەکانمان ئیسلامیەکان یەک دەستن بەڵام معنای ئەوەش نییە بەڵام معنای ئەوە نییە کە یەک دەست هەمووان یەک هەدەفمان یەک ئاماژمانەیە. باوکی ئەنەس یەکگرتنی یەکدەستی لایەنە ئیسلامیەکان کاریگەری لەسەر
گوزەران و ژیانی هاوڵاتیان دروست دەکات؟ والله بالتأكيد لو كان يقدر قصعي زياتين بين خلقها بله خۆی گەورە پاداشتان بات و خۆی گەورە سەرکوتان سپاس بۆ وەکیێنەس سپاس بۆ پەیوەندیەکەت کاک علیمان لەگەڵای فەرموو کاک علی. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله كاك علي. أم كاتب باش. همو كاتب كاك علي. بەڕێزم بەنسبەت ئەو مانشێتەی نووسیوتانە تۆی هاوڵاتی بە پێویستی دەزانی ئیسلامیەکانی کوردستان کار و پرۆژەی هاوبەشیانت. بەڵێ. من وەکو خۆم ناڵێم بە پێویستی دەزانم بەڵکو واجبە لەبەرەوەی ئیسلامیەکان یەک مەرجەعیانەیە خۆیان نەکاتەوە ئەوش قورئان و خوای گەورەیە. بەدڵنیایە بڵێ. وایە ئەگەر بەڕاستی بۆ خۆیان بێ و بۆ مەنسەب و کورسی و پارە ئەوەیان نەبێ بەڕاستی بۆ خوا بسڵحێن نەک هەر پرۆژە و کاری هاوبەشیان نەبێ پێویست ناکە بە سێ مەکتەب سیاسی و سێ قیادە و سێ ئەوە و سێ ئەوە من حەزەکەم چۆن کاتی خۆی بزوتنەوە و ئێستای کۆمەڵی ئیسلامی کە مامۆستا عەلی باتیر ئەمیرێتی بەڕێزیان خوا بیپارێزێ کات خۆی لە بزوتنەوە جیاوە بۆ و یەکگرتووی ئیسلامیش لە دوای نەوەتەکان دروست بوو من حەزەکەم لەبەرەوە هیچ شتێ خلافی نییە لە بینیانە خلاف لە عەقیدەمانە نییە وەکو ئیسلام خلاف لە قورئان بێگومان خلاف وەکو عەقیدە وەکو ئیسلام وەکو بنەماکانی ئیسلام و با بڵێن ئەو قسە لەسەر ئەوە نییە یعنی خلاف لە ئاین ئیسلامدا نییە خلاف لە عەقیدەیاندا نییە بە هیچ شێوەیەک بەڵام لەوەشێ خلاف کەمێک هەبێت لە مەسەڵەن سیاسەتکردن بێگومان سیاسەتکردن هەر حیزبێکی هەرێمی کوردستان بۆ خزمەتکردنی هاوڵاتیان دروست بووە سیاسەتکردنیش هەمومان کوردین یعنی هەر کەسە بۆ خۆی خلافی لە شتێکە هەیە مەسەڵەن من حەزم لە ڕەنگیەکە تۆ حەز لە ڕەنگێکی ترە مەسەڵەن کەسی منی برامی دیان شتێکی وە خلاف هەیە بەڵام خلافی سیاسیە خلافی عەقیدە و دینداری من دڵنیاتەکەمەوە بە هیچ شێوەیەک نییە بەڵێ کاک واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها كذلك يبين الله آياته للناس لعلكم تهتدون أما دعواكاري خوايا إسلامي كان بي يقرتوبن راسا ما حزمية ما حزمية من وكو حزم لكبابة يا حزم لبرنجي محمودة والله أما خوا دعوامان ليكاك أوان أقل هتاكو هستن بخوا هتاوا بتشرف هي شاتي ذاكري ودعي كاك علي العقيدة يكن من ضلياتك هو العقيدة يكن هم ما عشان راسا العقيدة يكن لا تنفرزك يا رولي يكتب لكن يقوى ماني يك محمد يك قرآن راسا لقلطام أي بو يقناقرد آخر پێتەڵێن پەیوەندی بە هەرێک خلافی سیاسی وایە دەستی ئەم لاولا نەبنە بێ یەک بگرن بۆ خۆیان بێ وە قەستەم بەخوا ئەگەر بۆ خۆیان بێ و ئاڵا بۆ خوا هەڵدەخواست دەڕیانەخا دینی ئیسلام لە یەک نەفەرەوە سەری خست لە پێغەمبەرەوە دەستی پێگە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم کاک عەلی پێشنیارت چییە بۆ یەکگرتنەوەکەیان کاتێک کە یەکەکردنەوە جەنابەت پێشنیارت چییە بۆیان لە دوای یەکگرتنەوە من پێشنیارمەوەیە هەر سێکیان پێگەی ئەم کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی تەوەرە ئیسلامیەکانی تر لەگەڵ یەکگرتووی ئیسلامیە ئەگەر هەر نابنە یەک مەکتەب سیاسی و یەک حیزبێک با بە یەک لیستێ لە انتخاباتە دابەزن بۆی هەنێش شوێنە هەیە دەنیانە فەوتێکاکە هەرچێکیان کۆکەرەوە ئەوانژە بنە حیزبی سێیەم ئەو کاتە بە خێر خۆیان نییە مەسەن تۆ 4 کورسی پێ و 6 پێ لەوانەیە بە هەرچێکیانەوە 25 کورسی بێنن خەڵکی زیاتر متمانیان پێگای کاگەی سە بە پارتیەکێدی ئەڵێ حەل چییە دەنگمان مەسەلەن باڵێ ئەم جارێ انتخابات کرا ملت هەڵیان نەبژێری هەر گەندەڵ 20 ساڵە ئێڵێ چی هەڵبژێرین بەدیل چییە پێ بڵێ حیزب ئیسلامی ئەڵێ کاکە ئەمەیان پیاوی ئێرانە ئەویان پیاوی قەتەرە ئەویان پیاوی بۆ خۆیان نییە یعنی خەڵکەوە جوابەکەیەتی بە حەقەت من زۆر بە ڕاشکاویش قساکەم داوای لێبردنەکەم ئێمە خۆشار بە ڕاشکاوی قسەکەی بەڵام کاک عەلی جەنابەت پێشنیاری ئەم یەکگرتنەوە با بڵێن پێشنیارە پشتگیری ئەم یەکگرتنەوەیەکەیت زۆر داواکارم لە خوای گەورە دڵیان لەسەر کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله جێگیر بکات دڵیان بە نووری خوای گەورە ئاوەدان بکاتەوە ئەرە وەڵڵاهی زۆر پێوان خۆشە و پشتگیری یەکەم دەی چۆن زۆر سپاس بۆ کاک عەلی سپاس کاک عەلی بۆ پەیوەندیەکەت
هیوادارین هەراوە بە ڕاشکاوی قسە بکەیت کاک مەریوانمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاک مەریوان. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك مەریوان. باشی برای زۆر سپاس من باشم جەنابەت باشیت. یا خۆی خۆ سەلامەتێکە وەڵای برای وەکو مسلمان پێمان خۆشە ببن بە یەک و یەک بگرین اینجا خەونی هەموو مسلمانێکە ئەوە بەڕاستی بەڵام ئایا قەناعەت مسلمان تاکی مسلمان ناچێتە قەناعەتی قەت یەک بگرن فکرە جیاوازن لە بیر بۆچەیە جیاوازن اینجا هەندێک هەیە لە برادرانی تۆ قەناعەتیان بە هەندێک ئەحکامی شەرعی هەر نییە ئەوە براندا بە ڕاشکاوی بێنین قەتحی من ناچێتە عەقڵمە یەک بگرن. پێشنیارت چییە؟ پێت وایە چی بکەین ینی بۆ یەک بگرنەوە؟ جەناب دەڵێ ناچێت عەقڵمەوە یەک بگرن بەڵام چی بکەن بۆ یەک بگرن؟ ئەوان ئێستا هەوڵ دەدەن بۆ یەکگرتن یعنی چه هەوڵێک بن چی بکەن بەڕای تۆ کە وایان لێ بکات یەک بگرن؟ ڕوانی لە ئەندام پەرلەمانەکان لە هێلە ئیسلامیەکان بەڕاستی لە ماڵی مسلمانان ناچن. بەڕاستی هیچ ینی سیما هیچ شتێکی مسلمانیان پێ دیار نییە برام ینی بەڕاستی ئەوەی کە بۆ دنیا و هین ئەکەم قنەوە لە بۆ خیامەت نییە بەڕاستی ئەمە مسلمان کەڵە کورد لە فا 85 یا لە فا نەوەی مسلمان ئای ئیسلامیەکان بۆ حەدە لە سەداهێنن بۆ حەدە کورسی هێنن ینی خەڵکەکە قەناعەتی نییە بە وەزعەکە قەناعەتی پێیان نییە کە ئەمانە 100% بۆ خوا بن کاتێک تۆ توانیت بینی خۆت و خوا چاکەی دنیا بەخوای گەورە خەڵکت بۆ بینەکات کە خەڵک لێت ڕازی بن یا خەت پێ بکەن یا ئیسا هەندێک شت هەیە ئەکەن بڵێن یەک بگرن یا بۆ این خەڵک بڵێن یەک ئەگرین بۆ دەنگدان بۆ شت بەڵام لە ئەساسا لە ڕاستیە قەتحی ناچێتە عەقڵی ئێمە مسلمانەوە کە بتوانین یەک بگرین. کاک مەریوان بۆچی پێت وایە دەنگ بە حیزبێکە دەدرێت کە بە بەرچاو من و تۆوە لەوە چە گەندەڵیش بکات و پارە میلەتیش بخوات ینی ئەم پێت وایە ئەوانەی کە ئەو کە باست کرد میلەت ئەگەر لەگەڵ خوایە بن خوای گەورە بۆیان مەسەلەن با بڵێن مەبەستی جەناب دەوە کە دەنگیان بۆ زۆر دەکات هاوڵاتی زیاتر لەگەڵیان هەبێت باشە ئەم حیزبانەی تر کە باناوی حیزب نێنین بەڵام باش ئەزانین کێ کە داهاتی کوردستان فەساد لە داهاتی کوردستان دەدەکات و داهاتی کوردستان بە تەڵان دەدەبات بۆچی پێ ینی ئەمانە دەنگی زیاتر و زیاتر هێنن يعني بو اما بيت لماش نكمل والله بلا ما فهمتش اما خويا انا المانيا دي بيجي دي المانيا دي كي دسكد يعني دي كي دروسكراو هم كاس ازاني دي بلا خويا بصلاحات براشكاريه وهي مكاك المانيا هي ما حكم كي ديمقراطي يعني براسي اويك الاسلام كان اويك بس ديمقراطيه كان او انا المانيا كان بس ناكرين براز انا اسلام ما انا دين خوا حاكم لانك ديمقراطي دنيا براشكاوي اشكال كان بلا اسلامي يا لقوا ديمقراطيه يعني ديمقراطيه كفر ان جا حاجه الا هنا كان عندهم سلخداتي وعندهم برلمان كان ايضا ديمقراطيه كفر حرب ديشان سوريه لازم بس نكريت بەڵێ کاک مەریوان پێ دوایە کار و پرۆژەی لایەنە ئیسلامیەکان باشتر بوو دیە ئەڵمانیەکان پێ دوای بێت ئەم دۆخە کێ دروستی ما يسموني من دكانك ده انا مثلا اوجاده برام ثقه بغير مسلمان ناكم كابرك مسلمان بيدسي باكا داميني باكا زماني باكا مسلمان يعني امانات مسلمان يعني وجدان کاک مەریوان جەنابەت پشتگیری یەکگرتنەوەی لایەنە سیاسی ئیسلامیەکان دەکەیت بۆ حکومکردن بە ئاینی ئیسلام لە کوردستاندا دين نصيحته دين اخواننا نصيحته يا موكو مسلمان ببراي خمان تاع العزانين نصيحت بو خمان بو ايوش بلا الزكاه والله اولي يعني بقرنا ودين اخوا باشتنا نك اول كبل يعني غربي وشرقي واوروبا ديمقراطيه وامشتاني يعني براسي اول كبو اخوا بيوين بونجاوتنا نك بو خوك سپاس بۆ کاک مەریوان سپاس بۆ پەیوەندیەکەت کاک مەریوان کێمان لەگەڵا کاک مستەفا لاولێرەوە فەرموو کاک مستەفا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك مصطفى كان فرمي. باش براجع زور سپاس من باشم. براجع سوارد بعضتي برنامجكان يعني يقسنا حزب إسلامي كان براي من أمشار رونادات. باش كده رونادات شو كارك. بله. يا كم يعني أجر زي حزب إسلامي أنا كان هذا كان يقولوا كمال بزتنا أجر يقسنا أجر حزب إسلامي تربط كمان تشتر هريك حزبون. بله.
والله أنا قلت جدا عقيدة قلت يعني وكو حزب شيء إسلامي بلا عقيدة قلت له عقيدة وحتى بكيت جدا أوان إخوانا ولزور شتي عقائدي أمدوا فاخيا يعني واشتنسيتر وأمس حزبا بو لهل جادنا كان كابسارة كان دنجورنا هنا لبر أي رأس ملتي كل ملتي مسلمانة سطانوات مسلمانة بسارة كان يبوت دنج حزبا إسلامي كان هذا حزب إسلامي كان نبي طوابي مسلمانة كان كردستان كان داقنين لا كردستان سندها جروبي سرهان بكو تصوف هي سلفية وعادية باشكاك مصطفى بيدوايا بيقرتوي أم لا أنا سياسة إسلامية هرمي كردستان دۆخ و ژیانی هاوڵاتیان بگۆڕێت زیاتر خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام بکرێت خزمەت دەگەێنێ بە ئاینی پیرۆزی ئیسلام تۆی هاوڵاتی ڕە چییە بەگشتی براجعوكوتم أم شيء إسلامي خلق مسلمان كفلان جات دنك بحزة علمانية كان دنك بحزة إسلامية كان نازل يعني أوش برجل سيرك حزة إسلامية أنا يعني مثماني طوالي مسلمان كان كردستان بدزين هذا بنو بارتي هر زوتين دنك بدزين يكتي بعماش زوتين دنك بدزين قوان بعماش بنام كمان يقولوا أولا تنيا إسلامية كان كردستان دنجات بدن يعني من بين الصوفية السلفية بدن با كمال بدا دنج با يقولتو بدا يعني دنج بكسي تدن كاك مصطفى عقيدة لقرأتو عقيدة لحزب الإسلامية كان بدا سپاس بۆ کاک مستەفا سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی دەریا لە ڕانیەوە فەرموو باوکی دەریا السلام عليكم برێ وعليكم السلام ورحمة الله زۆر سپاس کاکە بنسەتەوەرەکەدان بەڕاستی خەڵک هەموو شتێک چاوەڕێ دەکات لە ئێوە بێت ئەگە هیچیش نەگرنەوە بە یەک لست بن بە یەک بدابن تەنەزول بۆ یەکەم بەشم ئەوەڵ لە باشیدا بێت خەڵک دەنگ دەدا بێەوە بەڵام وەڵی ئەوایی دەنگتان تەرش بڵاوە خەڵک دەنگ و پێ نادا لەبەرەوەی ئێستا برادر قسەی جوانی کرد سبەینە ئێوە هەشتێ دیکەن ئەهان باشە گۆرسە ئەوەمان دی پێش وەڵی گۆڕان زۆر شتمان دی خۆم ئیشەوانم نەوێرم باشوێر بۆم دەنگوان دەدەم بۆیە بەڵام مەمنونتان خەڵک ینی بەختەوە دەبێت ئێوە باوکی دەریا لە ماوەی ڕابردوودا و لە ئێستادا کە هەر یەکە لە کۆمەڵ و یەکگرتوو بچووتنەوەی ئیسلامی ئەندام پەرلەمانیان هەبووە وەزیر با بڵێن کۆمەڵ وەزیری هەبووە یەکگرتوو وەزیری هەبووە کار و پرۆژەی ئەوانت پێ باش بووە خەڵکی ئەگەر مسلمان بە کار و کردوانی پێ باشە خۆ هیچ کەی نەبێ من یەک لە حەزێکم کردووە زۆر لە مناقەشان داوە تومە خۆ هیچ کەی نەبێ فەسادی بڵاو ناکەنەوە ڕێنمەی فەسادی و خراپی بەڕەڵایی دروست ناکەن باشە باوکی دەریا ئەنی مەبەستەکەی من لێرەدا ئەمە بوو ویستم ئەوە پرسم ئەو پرسیاری یەکەم کەمە ناونیشانی پرسیاری دووەم ئایا پێ وایە ئەگەر کاریگەریان هەبوو بێت لە ڕابردوودا ئێستا پێ وایە بەیەکگرتنەوەیان کاریگەرێکی باشتریانە بێ قوەیەکی زیاتریانە بێت لە ناو ساحەی سیاسی هەرێمی کوردستاندا زۆرینە یەخود نیوەی ساحەی سیاسی هەرێمی کوردستان داگیر بکەن و ئاسوودەیەک بە کۆمەلگا بەخشن کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروست بکەن ئایا ئەمانیان پێ دەکرێت کە یەکگرتوو بن یەک دەست بن طبعا بێگومان ئەوە دنیا بە وایە چونکە بۆ وەکو برادر باسکردەوە لە زۆربەی دێ دەنگتان بفەوتە کاکە من ناڵێن یەک بن بەڵام لە هەڵبژاردنەکاندا بە یەک دەنگ تۆزە تەنازول بکەن بڵێن ئەوڕۆ یەکگرتوو دەنگی زۆرتر کۆمەڵی بژووتەوە کەمتریانەوەتە ئێوە بۆ مدەیەک بزانن بەس خەڵک داخۆ مسلمان دەیگات چۆنە لەگەڵتان بەڵێ ئەوەیە مەسەلەکە زۆر سپاس بۆ باوکی دەریا سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵەبەرزان ئەچینە لای ئەمێ ژدۆکێ ئیتریس وەربگرین کارم کە کاک ئیتریس نەرینە تە چییە لەسەر وی مژارێ ئەم بۆ شتێ دەستخۆشی بکەین زۆر سپاس بەێ مامۆستا سال 1992 تا 2014 هم بيجي 2013 ما كان بيجوا تاكلين طبعا حزب الاسلامي الكردستاني تقريبا يعني دياره وكيله بجن رجاكا يا جيجيرا وجدي طبعا نجي خدايا چونکه بيجي بوشي بتذيبو بيشتغلون هبايا برفتشون هبايا هولاتي كردستان بيجي مرات الكردستان العراقي صابين وطوفين شاني مذهب كينيا وكرد بسلمانه ظلام چونکه حزب السياسي الكردستاني الاسلامي
هذيك بيرو بشوف جواب كان جيرانش حزبك جو إسلامي فهندي الدجم مستحيل شيء هو بخبوبين أجر برانكارية سنة خدنا كان سياسي الشكل بيجون حزبنا سياسي إسلامي الكردستاني يعني بانك خاضية بخود كان درفت بودن دو تزينان دنگا فتوية سياسات وبانك خاضية يجب جدا كان وقولنا بنراتي يا رشيد كان سياسات خدا أنا هني بسرماني إسلام دين خدية فتوية تبراويتو عندك تشتدي بيا من أسفل ديمقراطية وبين الجل حكبتا كبيشن بيجوشنا ملتي كاقدر استدقل يكرتنا آليا إسلامي داي يا ظالة هجرة نتوي أبها مستحيل الكردستان يجي خو بجليد أجا تو هجرة نتوي الجل هجرة يا أيني تو نك يكسون جو أنجي ظلم بيتن كجات إسلام كيف يشتمن من ثوابت تخويت هاين روجين الرئيس بقات حاج روجي جتنا أبشي ثوابتن أما دين سيدا دين تعامل الرسالة من تبنج الصديق تبيا تشتد يعني اجتهاد بتكرن هندك تشتد يعني أم إسلامتها ما هش كاين تخبر ربك دي هندك تشتد تبيا مرونها بيتن جشافدانها بيتن بيروبوشنات جدادنا ويجتن حزب إسلامي وكلمة إسلام أدخل أسوأ حولاتيات بس جاب ديرك كلمة إسلامي بتبيا حزب النامينيتن دكاتره تركي حزب جشافدان عدالة وجشافدان كلمة وعدالة بوشي كلمة إسلامي ببنينا بوشي تجيبوا ملتي خرجتها لا أبغى إسلام تبتزوا بسمانك ملتي كل ملتي تيجينا فلانا زيدي للتركمان سنة الشيعة دكوتينا سيلينا هذا هني بيربوشنا الجواز كاين سپاس جبو كاك إدريس جدوك يدقل مدابوي سپاس جبو بيواندياتا بەڵێتەم باشەوانی هێژە ئەم دەبینین گەلێک نەرینە جودا هەنە لە تۆڕێن جڤاکیژیدا ئارام عسیز دەڵێت ئەگەر لە هەموو ڕوویەکەوە یەک بگرنەوە کارە پرۆژەکانیان لە پێناو بەرژەوەندی میلەت بێت بەڵێ بۆنە ئاری محەممەد دەڵێت کاری ئیسلامی پرۆژە ئیسلامی بۆ هەموو کۆمەلگەیەک پێویستە ئەگەر لە ژێر ڕۆشنایی ئاڵای ئیسلام و پەیڕەوی ئیسلام دابێت ئەحمەد نووری دەڵێت نەخێر چونکە ڕاست ئەڵێن نەخێر چونکە ڕاستگۆیانە و دڵسۆزانە کار ناکەن وەکو وتمان گەلێک نەرینێن جودا هەنە هەردی حەسەن دەڵێت ئیسلامیەکان لە پێناو پارە و بەرژەوەندی خۆیان کار دەکەن کۆتا پەیوەندیم لەگەڵایە باوکی ژیار لە بادینانەوە ئەلۆ کاتت باش زۆر سپاس بۆ واکی ژیار بەڵێ زۆر سپاس سڵاو لە کەناڵی ئاسمانی پێم سڵاو لە حیزبی کۆمەڵ ئیسلامی بەڕاستی من دەڵێم گوناهەیەکی زۆر گەورەیە کفریەکی زۆر گەورەیە خەڵکی کوردستان کە کۆمەڵ و یەکگرتووی بە کۆتێکەڵ بکاتیان خۆت ئەو ڕێکەوتنە بکرێت لە نێوان ئەو سێ حیزبە بەڵێ من دەڵێم بە هیچ شێوەیە لەگەڵەوە نیمەکە ئەو کۆمەڵی ئیسلامی کوردستان خۆی تێکەڵ کا لەگەڵ گوناهەکانی یەکگرت و کۆمەڵی ئیسلامی کوردستان من دڵنیام ئەم منافسی پارتیەکەتی گۆڕانیش دەکاتن کۆمەڵ حیزبێتە سەرکەوتوو دەبێتن ناوێ بێ شێوەیە کۆمەڵی لەگەڵ یەکگرتوو تێکەڵ بکەی دەبێت خەڵکی کوردستانەوە بزانێت کە کۆمەڵ زۆر جیاوازە لە یەکگرتووە ئەو ڕۆژەی کە لە نوێ پەرلەمانی کوردستان یەکگرتومان بینی کە پێش ئەندام پەرلەمانی هەموو ڕۆژنەوە ماڵەوە بەڵام ئەندام پەرلەمانی کۆمەڵ هەموو وەکو پیاو لە نێو کۆمنەوەکە دامانەوە باشە چۆن دەبێت کۆمەڵ و یەکگرتوو ئێمە تێکەڵ بکەین یەکگرتوو بە هەموو شێوە پشتگیری لە پارتی دەکات بەڵام کۆمەڵ هەموو شێوە دژ بە گەندەڵ و دژبەیە چۆن دەبێت ئەی کەسێک کە گەندەڵی خۆش بێ و کەسێک کە ڕقی لە گەندەڵ بێت تێکەڵ ببن بەس ئەو پرسیارێ من بە هیچ شێوە وەکاندەرێک و خۆبەخشێکی کۆمەڵ ئیسلامی کوردستان لەگەڵ ئەوە دانیمە کە کۆمەڵ لەگەڵ یەکگرتوو بستنەوەی ئیسلامی یەک بگرێت لەگەڵ بە زودنەوەش بێ کەمێ دێتە ڕا بەڵام لەگەڵ یەکگرتوو بە هیچ شێوەیە لەگەڵەوە هیوادار ڕێک نەبێت ئینشەڵڵا خوای گەورەوە نەکاتە قسمەتمان سپاس بۆ باوکی ژیار سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان باوکی ژیار کۆتا پەیوەندی بوو بێگومان وکووتمان بۆچوونەکان زۆر زۆر جیاوازن ڕێی جیاوازی تێدا هەیە بێگومان ئێمە ڕێز لە هەموو ڕە و بۆچوونێکی ڕێزیان گوێ لە هەموو بۆچوون و قسەیەکی جیاواز دەگرین هەندێک پێی وایە وەکو کاکردی حەسەن دەڵێ ئیسلامیەکان لە پێناو پارە و بەرژەوەندی خۆیان کار دەکەن ئەمە قسەیەکێکە لە ئەو هاوڵاتیانە و هەندێکیش پێیان وانە کە هەندێکیش پێیان وایە و دەڵێن ئیسلامیەکان تەنها بۆ خزمەتکردنی هاوڵاتیان کار دەکەن پرۆژیان هەیە بەڕێزان
ڕێزی محەممەد کەماڵ و تاوی هاوکارانم قوڵ فەرمونون لێرەشەوە سوپاسی ئەو کەسانە دەکەم کە پەیوەندیەکانی وەرنەگیرا سوپاسی ئەو کەسانی کە پەیوەندیان کرد سوپاس بۆ بەشی بەرنامە و کۆنتترۆل و دەرهێنەر سوپاس بۆ ئێوەش بەڕزان ڕێزی محەممەد کەماڵ و تاوی هاوکارانم قوڵ فەرمونون سوپاس بۆ کاک ئەیوب تا بەرنامەیەکتر و یەگەشتنەوەیەکتر خواتان لەگەڵ